خۆشەویستان لە تەوەرەی یەکەمی پرۆگرامەکەماندا باس لە تاقیکردنەوەکانی ژیان و چۆنیتی ڕوبەڕووبوونەوەیان دەکەین. بێگومان هەم خۆی پەروەردگار لە قورئانی پیرۆزە هەم پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرموودە شیرینەکانیان هەم پێشینە باشەکانمان هەم خەڵکی ناودار کەسانی ناودار و شارەزا و کوردەواری خۆشمان زۆریان لەسەر تاقیکردنەوە وتووە و ژیان خۆی هەمووی تاقیکردنەوەیە. ئەو ڕۆژەی لە دایکە بین تا ئەو ڕۆژەی ئەمرین ئێمە لە پرۆسی تاقیکردنەوە داین. جا هەیە زیاتر تاقیکرێتەوە هەیە کەمتر هەیە تاقیکردنەوەکانی قورسە هەیە تاقیکردنەوەکانی ئاسانترە. ئەم بابەتێکی گرنگە شرۆڤەیەکەین قسەوباسی لەسەرەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولهادی محەممەد مامۆستای ئاینی. مامۆستا جان بەخێر بێت. مامۆستاگەل لەوە دەست پێ بکەین تاقیکردنەوە چییە؟ بەچی ئەوترێت تاقیکردنەوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. دیارە وشەی تاقیکردنەوە لە قورئاندا بە ئیبتیلا هاتووە یاخود ئیمتیحانی شەر هاتووە. مەبەست ئەوەیە کە ئینسان هەندێک شت دێتە بەردەمی لە ژیاندا لە بەرامبەر ئەو شتانەیە لەسەری ئەنووسێ ئایا ئەم کەسە بەڕاستی بەرامبەر ئەم شتە وەستایەوانە یاخود بەرامبەر ئەم بیر و باوەڕە یاخود بەرامبەر ئەم کارە یاخود بەرامبەر ئەم قەداغە کراوە. چکە ئیمتیحانەکان لە هەموویایەتی هەندێک شتەیە خوا ئەداتێ و لێتە سەنێتەوە، هەندێک شت هەیە خوا لە سەری داناوێ بێ جێبەجێکەی لە ئەنجامی جێبەجێکردنەکەی تووشی میحنەتە بی، هەندێکیشیان لێی مەنع کردویت و نەفسیش حەزی پێیەتی یان دەوروبەرە حەزی پێیەتی هانتە دەن، بۆیە ئەمانە هەمووی پێوتێ تاقیکردنەوە. بەڵام ئینسان ئەوەی کە پێی بوترێت وەکو پێناسە بریتە لەوەی کە هەموو ئەو شتانەی کە خوای گەورە داوێتی بە ئینسان یاخود داوای لێ کردووە بەکردن و نەکردن، ئەگەر ئینسان تیانە جێبەجێ کرد بە جوانی و تیانە ئارامی گرت ئەوە تاقیکردنەوەیکی سەرکەوتووە، ئەگەر نەیتوانی ئەوە دیارە لە تاقیکردنەوەکانی خوای گەورەیە سەر نەکەوتووە. مامۆستا با بڵێ مرۆڤی ئێستا زۆربەی کات بە دوای کەمالیەت هاگەڕێ کە هەمومان نەزانین کەمالیەت تەنها بەخوای گەورەیە و یعنی هیچ مرۆڤێک ڕەنگە بێکێشەوانە نەبێ. دوایین بڵێن تاقیکردنەوە هیچ مرۆڤێک نییە لەم دنیاە بێ تاقیکردنەوە بێت؟ وەڵی هەموو ئینسان تاقیەکرێتەوە، یعنی مەجالی ئەوەی تیان نییە، چونکە خوای گەورە خۆی فەرمی هو الذي خلق الموت والحياة، یعنی مەوت و حەیات مادەم شمولی هەموو مەخلوقێک دەکات، یعنی تاقیکردنەوە هەیە. بەڵام ئەوەی ئینسان و جنۆکە مکەلەفن، ئەگەنا هەمووی تاقیەکرێتەوانێ لیەبلووەکم ئەیوکم ئەحسەن عەمەلا، هەین تۆ بزانە لەو شوێنەیە چاکترین کردەوە ئەەکەی یان نایکی. تاقیکردنەوەکە لەسەر ئەوەیە، چاکترین کردەوەکەش ئەوەیە کە یعنی بەپێی شەرع بێ، ئەگەر موسیبەتێکە سەبر بگری، ئەگەر خۆشیەکە یعنی خەڵک جایەوە نازانێ خۆشی تاقیکردنەوەی، بەڵام خۆی جایە خۆشیەکەش تاقیکردنەوەیە. هەر لەبەر ئەوەش کە قەدەر دانراوە، ئیمان بە قەدەر دانراوە، بۆی ئینسان ئەو شتانە چه خۆشانی کە دەستێکەوێ یا پێی خۆشە یا حەزی لێتی بە هی خۆی بزانێ شکری بکە. ئەو شتانش کە پێی ناخۆشە و پێی ناڕەحەتە و پێی بێتاقەتە بێ سەبر بگرێ، لەبەرەوەی ئینسان قووەتی ئەوەی هەیە بەسەر ناخۆشیەکان ئازاڵ بێ و قووەتیشی ئەوەیە لە کاتی خۆشیە لە خۆی بایی نەبێ، هەردوو قووەتەکەی تایە، بەستر هەیە بەکاری نایەنێت، لە کاتی خۆشیە تووشی لە خۆبایی بوو نەبێ، لە کاتی ناخۆشیشە تووشی بێ ئارامی بۆی ئومێدیە بێ. دیارە هەردووکیشی دوو نەخۆشی کۆمەڵایەتی خەتەرە، بۆیە یعنی هەموو کەسێک تاقیەکرێتەوە، هەم ئینسان هەم جنۆکە، فەرقی نییە. زۆر باش. مامۆستا زۆر جار دەبیستین مامۆستایانی ئاینی بانخوازان باس لەوە دەکەن خۆی پەروەردگار ئەو عەبدەی کە خۆشی بێ و لێی نزیک بێ زۆر تاقیەکاتەوە یان تاقیکردنەوەی قورسی بەسەراهێنێ. بەس لە بەرامبەر ئەمەشا قسەیەکێ دەوترێت یعنی ئەگەر نمونونەکە وا بکەین ئەگەم من و تۆ یەکترمان زۆر خۆش بوێ کارێک ناکەین یەکتری عەزیەت بین، یان کارێک ناکەین تاقیکردنەوەی بۆ یەکتری بکەین کە تووشی چۆنەڵی جۆرێک لە گرفت و ئاریشە ئەوانە ببین. ئایا بەڕاست ئەو پەیوەندی هەیە بۆی کە خۆی پەروەردگار ئەگە عەبدێک لێی نزیک بێ زۆرترین بەڵا و موسیبەت و تاقیکردنەوەکانی بەسەرهێنێ، یان ئەم قسەیە بە جۆرێکی دیکەیە؟ خۆی ڕاستیەکەی ئەوەیە ئەم وتەی جەنابەدە فەرموودەی لەسەرە،
يعني أشد الناس بلاء الأنبياء ثم الأمثل فالأمثل في غمصاصة وفرم يعني زۆرترین مصیبەت تووشی پێغەمبەرانە بەڵام نەتیجەی جوڵەی ئینسانە یعنی تۆ تا زیاتر ئەو جوڵەی زیاتر حەزەکەی خەڵک لە بێدینیان نەبێ لە گوناهان نەبێ لە خراپەیان نەبێ ئەم جوڵانەوەی بەرکەوتت ئەبێ لەگە خەڵکی تری بێدینە تۆ تا زیاتر سەروەت و سامانێکە دەبێ و خەیتە ئیش و حەزەکەی مسلمانێکی دەوڵەمەند بیت و خزمەت بکەی بە مسلمانان و تێگەی مسلمانان داهاتی خۆیانیان هەبێ اقتصادی خۆیانیان هەبێ بەتەئکید ئەم کەسە لەگە خەڵکی تر هەبەرکەوتەیە ینی کۆمەڵێ مەشاکلی زیاتی بۆ دروستە بێ لە کەسێک مەلای دوکانێک و دانیشتووە و ئەڵێ خوانەی بڕێهەر و نەم بەسە سیاسیەکە دیر لەوە ئەکاتەوە بۆ 10 ساڵی تر بۆ 20 ساڵی تر وڵاتەکەی بخاتە وڵاتێکی پێشکەوت و یاخۆ لانی کەم لە وڵاتە دواکەوتەکان دای دەری بێنێ بەتەئکید ئەم سیاسیە کۆمەڵێ ینی پلانی دەوروبەری ینی تووشی کۆمەڵە پیلانی خەتەر ئەبێت بە پلان بۆی ئەکەن ینی لاوازیکەیانەوێت دەریکەیانە بیشکێنن ینی بگرە هەموو ئاستەکانی کۆمەلگا هەموو بەشەکانی کۆمەلگا هەروە ینی تا تۆ زیادە داعیەک زانایەک ینی دکتۆرێک هەمووی ئەمانە تۆ تا زیاتر بەگوێی خۆ ئەکەی جەلە جەلال و دوژمنان زیاتر کێشە بۆ دروست بەس ناکی ئەم فەرمودێ هەڵە تەفسیر کراوە ناو خەڵکە ینی بوون جاری وایە وترێ چۆن خۆشەویستەکەی خۆی تووشی عەزیێت دەکات جەم ڕاستەکەم لەوێ ئەسڵی فەرمودەکە تاوە بەڵام ماناکردنەکەی ڕاوەکردنەکەی بۆ سەر ئەرزی واقع هەز ناکەی گرفتێکی تایە خۆی ئەو شتانە هەر ڕوئەدا لەبەرەوەی ئێمە بەشەرین ئەنیزانان سیرەکەی نەک تەفسیرە دەیان تەفسیریاندانە بۆ لەبەرەوەی ئەم بەوەی پێشوو ڕازی نەبووە یان بۆی ڕەفیقی ڕازی نەبوو بۆ ینی ئینسان مەجای ئەوەی هەیە یەکێک لە ئەسبابەکانی دانانی کتێبیشەوەی ینی تۆ کەسێک کتێبێکی دانا سیرەکەی ئەو شتێک کە دایناوانەی پێکەوە تۆ یعنی ئەو شتە ڕوو نەکەیت لەبەرەوە شتێکی ئاساییە لەناو بەشەرە بەڵام عادەتەن ئەو مانایشی لێ وەرئەگیرێکە ینی ئینسان ینی لەبەر ئەوەی تۆ خوات خۆشەوێ زۆرترین ئەمری خوا جێبەجێیەکەی جەلە جەلالە ینی تۆ کاتە زۆرترین ئەمر جێبەجێیەکەی تووشی هەندێ مەشاکیل ئەبیت نەک لە دەرەوەی خۆتا بەڵکو جای لە ناو خێزانێکی خۆشتە ئەنی خوای گەورە گلەی لە پێغەمبەرەکان سەڵسەلام فەرمێت تۆ چۆن لە بەخاتی خێزانەکانە هەندێشت لە خۆ حرامەکەی ینی پێغەمبەر سەڵسەلام لەبەر ئەوەی کە ویستێتی زۆرترین چاکە لەگە خێزانەکانی بکە حەزی کرۆ لە هەندێشتی شەکە خوا حەڵاڵی کردوکە ئەو پێی ناخۆشە ئەم بیخوات یا بەکاری بێنێ وازی لێهێنا بۆیە يعني لو كاتش يعني إنسان توشي أو مصيبة ناڕەحەتیان نابێ هەمووشی بڵێن تاقی کردنەوە کە لە ویایە وەکو ئەڵێن کابرایەکی عەرەب وتی سەد وشتری تیا چوو وتی ئەگەر دوژمنەکانم ێستا نەڵێن کەخوا کابرا تێک چوو سڵ وشترەکەی مردار بووە ئەگەر لەبەر ئەوە نەبووە پێ ئەکەنی لەبەرەوە من پێم خۆشە قەدەرەکانی خوا بێتە دی و قەدەرەکانی خوا دوانەکە ئەو نم خوا خۆشەوێ حەز دەکەم قەدەرەکانی لە شوێنی خۆی بێتە دی بۆیە ئەو کەسانەی کە یعنی بەو بارەشە ئەگە بڵێن خوا خۆشەوێن خوا قووەتێکیان ئەداتێ ئەبێ بە نمونەیەکی جوان بۆ خەڵک هەنی کابرا چۆن توانیتی بەرامبەر ئەم مصیبەتانە تەحەمل بکات ئەو سەبرەی کە خوا ئەیاتێ لەو کاتێ ئەبێ بە دەرسێکی گەورە ئەم کەسە خۆشەویستتر گەورەتر ئەبێت یعنی خۆی ڕاستیە خۆشینەکە بۆ ئەوەیە عنی دایک و باوک و مامۆستاژ وەختی خۆی تا هەندێشت نەبوو هەندێ مافوشت نەخرابووە ئیعلام ئەوانەوە زۆر گەورە نەکرابوو سەرەکی مامۆستایەک ینی لە تەلەڤیزیۆن زۆر ئاسایی بوو ینی باوکێک لە مناڵیا زۆر ئاسایی بوو بۆ لەبەرەوەی نە ئینسانەکان وەکو ئێستاوا بوون لە حەدی خۆیان تێپەڕن ینی لێدانەکە بێتە سوکایەتی و ئیهانە پێکردن نە ئینسانەکەش وا ڕاهاتە بوو کە ئەو کەسەی کە لێر ئەدا جایوێ خۆشیەوێ باشە مەبزا هەر بۆ تەواوکردنی قسەکانی کاکدانا و ئەوەی کە باسمان لێوە کرد زۆر جار دەوترێت گوناهی مرۆڤیش ڕەنگە بێتە هۆی تاقیکردنەوە بۆی جا لەم نێوەندەیە کامیان عنی ڕاستەیان دەکرێت ئەگەر من گوناهێک بکەم ببێتە بەڵاو مصیبەت بۆمیان کە لە زیکری خوای گەورە داببڕم بالتأكيد يعني ما أصابكم من مصيبة فبما كسبت أيديكم يعني هو شيء ثابت إنسان كجناها كان إلا نفس خواهي قولي نفسي إنساني وادروس كردو لبر أو يعني الشيء لا يأتي بفطرة فطرتك خواناسي الإنسان دروس كردو هش كاتي تو شتيك كي بيشواني أم فطرته إلا آزار ديا بلام إما آزار كان نابين جاري وايا ويجارك أبراي كاتا خزمت زانا يقولي من أمهم مشتجر كمو خواهي قولي تاسا سزاينا وتي چون سزاينا يا خلق أتوان قرآن خوين تو روشي أتوان چن لا برو خوين في والله هيك
جاي ما يشغلان ناقي في سزایەکە کە ئەسڵن مەحرومی کردووی لە کتێبەکەی خۆی مەحرومی کردووی لە ماڵەکەی خۆی مەحرومی کردووی لە هاوارکردن بۆ خوا یعنی مەحرومی کردووی لەوەی گوێ لە چاکە بگری ئەوانە هەمووی سزایە بەس تۆ هەستی پێ ناکەی وەکو زانی وای ئێمە بە خەڵکەڵن کاکە گیان تۆ بەس بیرە لەوە مەکەرەوە چەند دەفتەر هەیە بیر لەوە کە ڕخوا لە نەخۆشیەک پاراستویتی پێویستی بەدەیان دەفتەرە هەلە بۆیە ینی باشە لەم نێوەندە مرۆڤ چۆن بزانێ ئەمەی کە بەسەریا هاتووە تاقیکردنەوەی خۆی گەورەیە لە خۆشەویستی بووە خۆی یانەوە تا بەهۆی تاوان و گوناهەکەوێتی ینی هەموو کەسێک كل نفس بما كسبت وانە ینی هەموو کەسێ ئاگای لە خۆی هەیە هەموو کەسێ خۆی ناسێ بۆیە خۆی گەورە لە قیامەتە کابراڵێ خۆی هیچ شایدێکم قبول نییە باشە هەموو کەس دژێتی ئەڵێ هیچ شایدێکم قبول نییە لا خۆم نێ خوا فەرمێ کەفە بنەفسیکە اليوم عليك حسیبە دەی خۆ بەسیت هەر خۆ تۆمان بەسە زمانە دەست هەموو یەکەوێتە قسە بۆیە یعنی ئینسان لە ڕاستیە خۆی ئەزانێت کە چی کردووە من هەندێک کەسێک ئەو موسیبەتێکی بەسەرا هاتووە خەڵگەڵن بەخوا ئینشەڵڵا ئەمە تاقیکردنەوەی دەرەجە بەرز و بەڵام لە ڕاستی هەموو کەسێک کە موسیبەتێکی بەسەرە بێ خۆی بیرکاتەوە یعنی بۆ قسانە هەڵ نەخڵەتێ چونکە جاری تۆ ئەو موسیبەتە لە ئەنجامی گوناهێکی خۆتۆیە جاری واشە فعلەن لە ئەنجامی ئەوەیە کە تۆ خوای گەورە ئەوێت وەکو زانەکان نمونایەنەوە تۆ ئاڵتونێک کە بتەوێت جوان جوان خراپەکەی لە چاکەکەی زیاکەی توانێ ئەبی وای لێکی خوای گەورە هەموو کەسێکی تاقی کردوتە لەبەروی دەرکەوێ پێش هەموو کەس بۆ خەڵک دەرکەوێت ئەنی خەڵکەڵە کاکە ئەم دینداریە ناکرێت دەی تۆڵی کاکەوە نمونە ئەوە لە سەحابەکان کاکە جا سەحابەکان کۆن وڵی کاکە ئەوە نمونەی تازە برا ئەمە لە سەردەمی تازەیە خەڵک چۆن دینداریەکە چۆن هەوڵەدا چۆن خۆی ماندووەکەواتە تۆ ینی ئەم نمونانە شتی گەورن بۆیە ینی ئینسان کە تاقی ئەکرێتەوانێ تاقیکردنەوەکانی خۆی ئەزانێ ئایا بەهۆی گوناهۆیە یا بەهۆی چاکی و دینداریۆیە بەڵام لە هەموو کاتێکە یعنی ئینسانی ئیماندار دایمە داوای لێبوردن بکات چکە پێغەمبەر هەموو ڕۆژێ 100 جار زیاتر فەر لە حەدیثێکا فەرمێ 70 جار ئەستەغفیرڵڵای کردووە ئەتووبی لەیی کردووە بۆ یعنی ئینسان دایمە ئەو شتە بکات لەبەر ئەوەی دایمە وا بیرکاتەوە هێشتا نەگەیشتووەتە کەمال وەکو جەناب بفەرمووی ئینسان هەموو کەسێ بە دوای بەرزیە ئەگەڕێ زانایەگە فەرمێ هیچ کەسێ پێشبڕکەی دنیای لەگەڵ کردی تۆ پێشبڕکەی قیامەتی لەگەڵ چکەوانی پێشبڕکەی قیامەتەکان کەمن تااقەتیشی نییە پاشقل لێ بگرێت چونکە خەڵک یعنی خۆی بۆ مەشغوڵ ناکات بۆیە دایمە ئینسانی مسلمان یعنی بیر لەوە بکاتەوە کەمالی ئینسان بە تاقیکردنەوەکانە وەکو کورد دەڵێ لە هەموو زەرەری عەقڵێک کاتە مامۆستا حتمیە مرۆڤەکان کەن سەرزەوی کەم تا زۆر سوگیان قورس تاقیەکردنەوە قسە سەرێکەکە ئەوەیە چۆن وا بکەین لە بەرامبەر تاقیکردنەوەکانە تێک نشکین وڵی خاڵی سەرەکی لەو مۆزوعەیە بریتیە لەوەی کە ئینسان وما ئەصابەکم من مصیبەت فبإذن الله یعنی هەر مصیبەتێکی تووشی ئینسانە بێ بزانێت بەبێ ئەمری خوا نابێت یعنی ئینسان بۆیە یعنی بیر و باوەڕ شتێکی گرنگە بیر و باوەڕ ئینسان لە موقیفەکانە ینی دەریەخا کەسایەتێکی چەند گەورەیە یعنی لە کاتی خۆشیە هاوسەنگی بۆ دروستەکە لە کاتی ناخۆشیش هەر هاوسەنگی بۆ دروستەکە هەر لەو کاتەشا ڕەنگە ئیمانی و کەسە تاقی بێتەوە جوانە یعنی لەو کاتەیە تۆ بۆ دەرەکەوێت ینی ئەم ئینسانە چەندێ لە دین تێگەیشتووە بۆیە ینی جاری وا هەیە خەڵگەڵە کاکەگیان کابرا با تاقیکەین و بزانین چۆن وانە لە هەموو شوێنێک لەسەر زەویە تاقیکردنەوە هەیە بۆ لەبەرەوەی هەر کەسێک کۆمەڵە سیفاتی تیابێ مەرج نییە بۆ ئەو شوێنە بەکاربێت تۆش بڕیار وایە عەبدی خوا بیت مادەم عەبدی خوای ئەبێت ڕاستی ئەو هەنگاوانەی کە ئینەی لە ئەنجامە هەموو شتێ باجی هەیە کابراکە دنیاداریەکە باجی دنیاداریەکەی خۆیەدا دینداریش هەر باجی هەیە بەڵام ئەوەیە باجی دینداری هەردوو سەرەکەی خۆشە لەبەرەوەی ئینسان لە کاتی ناڕەحەتیەکانەوەکو مامۆستا مەحموودی ئازادی خوای گەورە لە شیساکە جارێک فەرمی کابرایەک لە یەک کاتە 3 کوڕی کوژرا یەکیان دوانیان لە هەڵەبجە دانەیەکیشی لە ئەنە لە یەک کاتە لە کاتی ئەو دەسەڵاتە زاڵمەی وەختی خۆی ئەفەرمێ کە هێنایانەوانێ ڕووی کردە خەڵکەوتی خۆی گیان بەس ئەم 3 مناڵە ڕوویان ڕۆژ نەکردم لە لای تۆ من هیچ گلەی یەکم نییە ئێ بە تاکید ئەوە دەرەکەوێت لەگە کەسێکی تراکە کابرا ینی کەسێکی لێ ڕۆشتووە یان جاری وا هەیە شتێکی لێ ڕۆشتو خوا چەنای چیاوەتە 10 کوڕی چاگیاوەتێ 5 کسی چاگیاوەتێ دانێکی لێ سندۆتەوە سێکەم کەسە ینی کە ئیشی بینی لەوشی خوێن هەواریش بێت
لو جيت يعني وكو قصة كردن قصة يعني زليش بزاني بلام لو موقفية درك كم كسات شنو إيمان لدلياتي بوي يعني إيمان سلكي ترين شتا بوي إنسان بتوان لبرانبر تاقي كرنا وكان ناڵێ مصیبەتەکانە لە بەرامبەر تاقیکردنەوەکانە خۆی بگرێت هەم لە کاتی خۆشیە تاقیکردنەوەی خۆشی هەم لە تاقیکردنەوەی ناخۆشیە دوو هەم شتیش ئەوەی ئینسان زۆر ژیانی پێشینەکان بخوێنێتەوە خی گەورە بۆ ئەم هەموو چیرۆکی باس کردو لە قورئانە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ ئەیگێڕێتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم جارێک شتێکیان پێ فەرمووی ڕەحمەتی خوا لە موسا بێ زۆر عەزێتیانە بەڵام سەبری کرد ئەوە پێشەنگێکە بۆ خۆتی دروستەکە ئینسان تا شارەزاتر بێ لە ژیانی ئەوان زیادر دینداری بۆکە بۆ ێزانەکانە فەرمون لە سونە مهمتر سیرێ چونکە سنە هەموو کەسە لی تێناگە یعنی کەسی عالمیەوێت جیای کاتەوە حەدیثەکان لەبەر حەدیث ئەنواعی تایە وەکو ئاەتەکانی قورئان وایە ینی پێویستی بە شارەزایەکی وردە بە هەمان شێوە بەڵام سیرە ژیانێکی کردەوەی پیشاندا هەمی ئەصحاب هەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەمی پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ فێر دەکە ینی لەم مصیبەتەیە چی بکەیت لەو مصیبەتە خی گەورە کە هەمووشی هێناوە هەموو تاقیکردنەوەکانی لە ژیانی پێغەمبەران و پیاوچەکانە هێناوە هەموو تاقیزانەکانە فەرمون بەس سوورەتی کەهف چوار تاقیکردنەوەی تایە کە چوار تاقیکردنەوەی گەورن لە دنیاە هەم هی دین هەم هی دنیا هەم هی عیلم هەم هی دەسەڵات هەر چوار تاقیکردنەوەکەی لە یەک سوورەتە باسکە بۆیە فەرمی هەموو جمعەیە بیخوێنن چونکە زۆربەی تاقیکردنەوەکان لەم سیانایە لەم چوارایە جا بۆیە یعنی ئینسانی ئیماندار ینی ئەو دووشتە سەبەبی سەرەکی چەند سوپاسگوزاری گرنگە مامۆسانی هەر لەسەر نیعمەتەکان کاتێک خی گەورە مناڵێکت پێبەخشێ سەر و سامانێکی پێبەخشێ شەهادەیەکت پێبەخشێ ینی هەر بابەتێکی دنیای کە سوپاسی لەسەرەکەین لەگەڵ ئەوەشە لە تاقیکردنەوە و ناڕەحەتیەکان و لەمپەرەکانیشە دیسانەوە هەر بگەڕێنەوە بۆ لای خۆی پروردگار و دووبارە سوپاسی خۆی گەورە بکەین تا چەند ئەمە گرنگە خۆی وەکو حەدیثی لەسەرەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم سەحابەکانی فێر کردووە کە بڵێن الحەمد لله على كل حال بەڵام پێغەمبەر صلی فەرمووی کابرا من خی گەورە مناڵەکەی لێ سەند دوای مەلایکەتەکانی ناوتی فەرمی بزانم عەبدەکەم چییەڵێ ئەفەرمی وەڵڵی عەبدەکەت وتی ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون الحەمد لله فەرمی دەماڵێکی بۆ دروستکەم بە ناوی سوپاسەوە لە بەهەشت بۆیە یعنی سوپاسکردن بریتە لە ئەو پەڕی ڕازی بوون بە بەشی خوا بە بڕیارەکانی خوا جەلە جەلالووە ئەگاتە ئەوەی کە وەکو وتم زانەکانە فەرموون پلەی سەبرمانەیە پلەی ڕیزامانێ ڕیزا ئەوەیە لە ناخەوە تووشی ئازار نابی بە بەڵاکانی خوا بە تاقیکردنەوەکانی خوا بەڵکو چێژی لێوەرەگری بەڵکو ئەو کاتە بۆ دەرەکەوێت کە تۆ ئینسانێکی ئیمانداری مادەم خوا لە تۆی لەبیرە تاقی دەکاتەوە تاقیکردنەوە خاتە بەردەمە ئەوێ بەهێزەکە ئەوێ گەورەترەکە ینی لەو کاتەیە تۆ چێژ لە مصیبەتەکە ئەبی لە جیاتی بەڵام جاویان ناتوانانی بۆ خەڵکی دەرخی وەکو کابرای عرابی وتی خۆ بنێسە پێ بکەن و خەڵگەڵ شێت بۆ لە تا وشترەکانی تێناگە خەڵک بەڵام لە هەمان کاتی شەزانەیەک ئەفەرمێ هەر مصیبەتێک کە دێ بەسەرە سوپاسی خوا بکە چونکە لەوە چێ گەورەتر هەبێت لەوە چێ مصیبەتەکە ئێستا لە دنیاە لەوە چێ مصیبەتەکە لە دینەکە تا بێت باشە لەوە چێ مصیبەتەکە بەرەو خراترە بەرێ بۆیە ینی خی گەورە قەرەبوود بووە کاتەوە ئەو وەکو یعقوب پێغەمبەر خی گەورە تاقی کردەوە ئەو خی گەورە 12 کوڕی هاویتە تێوانە هەیەکێکی لێسەنێتەوە یعقوب خۆی لە ئاخری تەمەنە باشە بۆ بیرم لە منەگەڵ خۆ یانزەی داومەتێ بۆ دڵم بەم یانزەیە خۆش نییە بۆ خزمەتی ئەم یانزەیە نەکەم هەدێ ئەوەی لێسەنەوەتەوەیە خۆی با خۆی پەروەردەیەەکە بۆیە ینی ئینسان بیرکردنەوە لەوەی کە خی گەورە شتێکی بۆ بەجێهێشتی باشتر لەوە یان شتێکی تری هاویتە لە بری ئەوە یاخود دیارە ئەو شتە بۆ تۆ نابێت بۆیە لی سندویتێتەوە ئەمانە ئەم بیرکردنەوەنەوە واکە ئینسان بەسەر مصیبەتەکانە زاڵ بێ و سوپاسی خی گەورە کە ئەکات ئەبێ بە ئەجر بۆی لە قیامەت مامۆستا جیاوازی ئەو کەسە چییە کە سوپاسەکە لەگەڵ ئەو کەسێک کە ناشکریەکە کاتە مصیبەتێکیە بەسەریە و عنی ڕەنگە هەنێک شت بکە کە بەڕاستی هەم خۆی گەورە لە خۆی بڕەنجێنێ هەم هەتا ماوە بەو داخەوە بکرێتەوە یان بیری لێ بکاتەوە ببێ بە عەزێت بۆ دەوروبەریشی خی گەورە خۆی فەرمیێتی لەئین شەکەرتم لەئەزیدەنەکم وەلئین کەفەرتم ئین عەذابی لەشەدید یعنی وەکو زانایەگە فەرمێ ئێمە مصیبەتەکان کە بەسەرمانادەیە تاقیکردنەوەکان تۆ ڕازی بیە ڕازی نەبی تازە هاتووە گۆڕانی نییە بەڵام ئەوەی ئینسانی ئیماندار ئیسفادە لەو وەزعاکات یعنی ئەو هەلە ئەقۆزێتەوە بۆیە یعنی پێغەمبەر فەرمی سرم لە ئیشی مسلمان سوڕماوە
لە کاتی خۆشیە شکرەکە ئەزری دەسەکەی لە کاتی ناخۆشیە سەبرەگرێر ئەزری دەسەکەی یعنی خۆی گەورە ژیانی ئینسانی داناوە بەم دوو لایەنەوە بۆیە یعنی ئینسانی مسلمان خۆی گەورە فێرتەکە فرسە لە هەموو شتێ وەرگرە شەر نییە لە شتە خۆشەکان لە شتە ناخۆشەکانیش بەڵکو زۆر جار یعنی تاقیکردنەوە بە شتە خۆشەکان قورسترە لە ناخۆشەکان لە ڕاستیە خەڵک لی نازانێت ئینا تاقیکردنەوە بە شتە خۆشەکانەوە کابرا ینی خی گەورە مناڵی ساغیاوەتێ ماڵی خۆشیاوەتێ سیاری باشیاوەتێ شاهدی باشیاوەتێ ینی ئەمانە بە تەکید ئەبێت سوپاسخی گەورەتر بێ ینی ئەبێت خۆمان دووکردنەکەی زیاتر بێت لەبەرەوە چونکە ئەمانە هەموو لێ پشتنیوی لەسەرە بەڵام کابراایەک نیوەی ئەمانەی هەیە بە تەکید ینی هەم ئەرکەکانی سوکترێکە بۆیە ینی ئینسان کە ناشکوری ئەکات تووشی دووسێ حاڵەتی خەتەر بێت یەکەم خی گەورە ناشکوری ناو کوفر البيغمبر صلى الله عليه وسلم واي باسكر كبيرا كفري نعمت يعني انسان قدري او شتا نازانه بي خوي نازانه لبرو كسل لكاتي خوشي شهر خراب درج لكاتي ناخوش ناشكر يا دوهم او انسان وكوتم لنا خلقه كسياتي اشكي تادي كسيكي مسلمان به خلق ران كاكي او بسر او هاتو بس فلان كز زياتري بسر او صبري دم صبرينك يعني تو ئەو هەڵوێ ئێستا کەسایەتی تۆ دەرەخاست خاڵێکی تریش کە زۆر خەتەر ئەوی ژەوەیەکە یعنی ئینسان خی گەورە هەڕەشەی کردو فەرمێ من خراپتری بەسترین إن عذابی لە شەدید بۆیە یعنی بەڵام لە بەرامبەر شکرەکە فەرمێ بۆی زیاکەم بۆیە دایمە ئینسانی ئیماندار یعنی لە کاتی مصیبەت و شتا ڕاستە قورسە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئافرەتەکە کە هاوسەرەکەی مردەبوو قرصة ئافرەتە فەقیرە ئەنواع ئەشکال لەوتە مەشاکیلی هەبوو بێ بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی سەبر لە کاتی یەکەمە مهمە کاتەبە ئەلێرەوە من ئەم پرسیارە بکەم وەک دوای پرسیاری تەوەری پرۆگرامەکە پاداشتی ئارامگرتن و سەبر چییە لە ئیسلامدا ئەوەی کە زۆر ئاماژەی پێکرابێت لەسەر ئەو تاقیکردنەوە موسیبەتانەیە ڕێگەمان وڵای یەکێک لە پاداشتەکانی سەبر وەکو سەوم وایە وەکو ڕۆژوو وایە چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ خی گەورە فەرموویەتی ڕۆژوو بۆ منەوە هەر خۆشم پاداشتی ئێمە خی گەورە کە باسی سابرینەکە فەرمێ بغەیری حیساب ئێمە یعنی یەک بە دەو ئەمانە نییە یەک بە حەوسە نییە وەکو ئینفاقیش یعنی بۆ لەبەرەوەی سەبر بریتیە لە ئینسان توانێت زەبتی خۆی بکە خۆی خی گەورە زەبتی زۆر پێخۆشە بۆیە پێغەمبەر فەرمێتی ئازا ئەوە نییە کە خەڵکە یا بە عەرزە ئازا ئەوەیە کە لە کاتی هینا سەبری خۆیەکە لەبەرەوە ئێمە پێویستمان بە کۆمەڵی پاڵەوانە خەڵک بن بە عەرزە بەڵام تۆ لە بواری سیاسیاڵێ لە بواری اقتصادیاڵێ لە بواری یوانی خوێندن و خوێندنەوەیاڵێ لە بواری خزمەتی و کەسایەتیاڵێ این لە هەموو بوارێکە ئینسان ئەگەر سەبری خۆت کۆنتڕۆڵکردنی نەبێت نەتوانێت خۆی کۆنتڕۆڵکە نەتوانێت زەبتی دەرونی بکە زەبتی هەڵوێستەکانی بکە بە تەکید ئەو کەسەکە چەندها هەڵی گەورەوە بۆیە یعنی زۆر گرنگە ئینسانی ئیماندار وەکو وەڵێن زانەیەک چوو بۆ لای پاشایەک پاشاش ئەوە فێڵزام و شوێنی هینەکەی ئاوا کردبوو ئیلا بۆیان سەری دانەواندا ئەنجە بشای بۆ لای پاشا بەڵام زانە ڕێک پاشە و پاشچوو بۆ لای پاشا بە پشت تاچوو بۆ لای پاشا ئەڵێ پاشا پێی سێ بوو یعنی ئەم زانایە بەبێ خۆی تووڕەکە و کاکە من نوێنەریە وڵاتم و تۆ چۆنەمەوەکەی بەرامبەرەوە هیچ هەڵوێستێکی نوان کە پێی بڵێ کاکە ئەگەر تۆ فێڵێک لایە منیش دەزانم فێڵەکانی تۆ هەڵوەشێنمەوە بۆ یعنی تێگەیشتن و عاقڵی یعنی زەبتی دەروون ئەوە لە ئیسلامە زۆر مهمترە لەوەی کە ئینسان پاداشتە قیامەتێکەشەوە با بمێنێ کە خی گەورە ینی یەجزی سابرین خی گەورە لە بۆ سابرین ئەوانێک ئەفەرمێت یعنی چەند هەشتم ئامادە کردووە و هەروەها لە دنیاشە ئەفەرمێت یعنی دووشت هەیە زۆر ئینسان پێی قورسە لە کەبیرەة إلا على الخاشعين چییە واستعینوا بالصبر والصلاة ڕۆژوش بۆیە ناراوە ڕۆژوو هەندێک لە زانان ناوێ ناوە سەبر لەبەرێ زەبتی نەفسیتە تۆ شتەکە لە بەردەساوی نایخۆیت دەستخۆش بۆ مامسا عەبدولهادی محەممەد مامسای عینی کە لەم تەوەرا لەگەڵمانە بوو ئینشاءڵڵا دوور بن لە بەڵام و موسیبەت و ئەگەریش دووچاری بووینەوە بتوانین سەبر و ئارامی لەسەر بووە لە تاقیکردنەوە بڕوانین چۆن لە قۆناغەکانی خوێندنە تاقیکردنەوە کرێ ئەگەر سەرکەوتوبی ئەچیتە قۆناغێکی تر پلێک بەرزەبییتەوە ئەگەر سەر نەکەوتی ئەمێنیتەوە بۆی دووبارە دەست پێ بکەیتەوە ئەگەر لە ژیان ئاوارە تاقیکردنەوەکان ڕوانیمان ئەوە سەرکەوتووە بین.